ئێران لە لێواری تەقینەوەی جەماوەریدا ئەو زانیاریانەی لەبارەی شۆڕشە نوێیەکان نایزانیت. دۆخی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. خۆپێشاندان و ناڕەزایەتیەکانی گەلانی ئێران پێدەنێتە سێمین هەفتەی. خۆپێشاندان و ناڕەزایەتیەکان بە جۆرێک فراوان بووە کارژێمی سێدارە فریای کۆنتڕۆڵکردنیان ناکەوێت و پەیتا ئەندامانی سوپا و بەرپرسی شارەکان دێنە ڕێزی خۆپێشاندەران. بۆ یەکەمین جارە لە مێژووی ئێران و خۆپێشاندانەکان کە هەر پێنج نەتەوە سەرەکیەکەی ئێران بە تەواوی تەمەن و چین و توێژەکانی دەڕژێنە شەقام و تف و نەفرەت لە سەرکردە و ڕۆمزەکانی ڕژێمەکە دەکەن. لە هەمووی سیر و سەرنجڕاکێشتر گەیشتنی ناڕەزایەتی و تووڕەیی خەڵکە بە شارەکانی قوم و مەشهەد و بەندەر عەباس جگە لە تاران و ناوچە کوردیەکان کە ئەمە بە قورسترین جوڵەی جەماوەری دادەنرێت لە نێو دڵ و هەناوی ڕژێمەکەدا و بە زەنگی ڕووخانی عەمامە بەسەرەکان دادەنرێت. کوردانی ڕۆژهەڵات لە هەموو شارەکان وەکو هەمیشە بوونەتە داینەمۆی ناڕەزایەتیەکان و گەلانی تری ئێران وەکو ئازەری و بەلوچ و عەرەب و تەنانەت فارسەکە چاویان لە جوڵەی کوردەکانە هەر بۆیە لە هەموو لایەکی وڵاتەکە دەنگی ناڕەزایەتی تون دەبیسترێت. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باوردی چاودێری دۆخەکە دەکات ئەو لە ماوەی ئەم هەفتەیە سێجار ڕوون و ڕاشکا گوتوێتی چاومان لەسەر دۆخی ناڕەزایەتی خەڵکە شۆڕژگێڕەکەیە و دەسەڵاتی ئێران تەنها یەک جوڵەی هەڵەبکات کارێک دەکەین بۆ هەتایە پەشیمان بن. ئێرانیەکان بە جوڵەی فراوان و گشتگیری وڵات دڵیان خۆشە هەرچەندە کەوتونەتە بنجەوری شەپۆلێکی کوشت و بڕی بێپێشینە بەپێی ئامارە سەرەتاییەکان لەم دوو هەفتەیەدا 350 کەسی سیڤیل کوژراون و هەزاران کەسیش بریندار و 10,000یش گیراون. چاودێرانی دۆخەکە دەڵێن گۆڕانکاری بناغی و ڕیشەی ئەم جارە ئەگەری تەواو کراوەیە بەو پێی دۆخی خەڵک لەو پەڕی خراپیدایە و دۆخی ناوخۆی ڕژێمەکەش لەو پەڕی خراپیدایە هەر بۆیە سەرۆک کۆمار زوو دەست دەکات بە ڕەخنەی توند لە دەسەڵاتدارانی وڵاتەکە هەرچەندە خەڵکی تەنانەت گوێشی بۆ ناگرن و پێیان وایە ئیدی کار لە کار ترازاوە. گۆڕانکاری لە ئێراندا بەمانەی گۆڕانکاری تەواوەتی لە ناوچەکەدا و بە گۆڕینی ڕژێمەکە ئیدی ئەو دەوڵەتانەی کە نیمچە شیعەیین بە تەواوی یان دەبنە لایەنگری ئەمریکا یاخود وەکو ڕژێمەکە کۆتاییان دێت. کورد لەم گۆڕانکاریانەدا چاوی لە بەشی گەورەیە کەلانیکەم مافەزەوتکراوەکانی 100 ساڵی ڕابردووی بۆ بەدی بهێنێت هەر بۆیە زۆربەی چاودێر و کەسە دیارەکانی کورد دەڵێن ئایندەی ڕۆژهەڵات لە گۆڕانکاریەکانی ئێراندا تەواو ڕوون و دڵخۆشکەرن.